لەبارەی بەڕێوەچوونی کۆنفرانسی سیستمی زانیاری تەندروستی لە هەرێمی کوردستان و بە دیجیتالکردنی زانیاریەکان لەگەڵ دکتۆر سەرهەنگ جەلال قسە دەکەم بەڕێوەبەری گشتی پلان لە وەزارەتی تەندروستی ئێستا ئامادەیە. دکتۆر سەرهەنگ زۆر سپاس بە ئامادەبوونت لەگەڵم. دەکرێت سەرەتا پێم بڵێم پرۆژەیە چییە، چۆن دەستان پێ کردووە، چی دەگرێتەوە بالای هاوڵاتیانی شڕون بێت؟ زۆر سپاس بۆ جەنابت و بۆ بینەران. بەڕاستی وەکو جەنابتان دەزانن کە یەک لە کارەکانی کارنامەی کابینەی نۆ بە ئەلکترۆنیکردنی کارەکانی حکوومەتە. ئێمەش لە چارچێوەی ئەو کارە کۆمەڵێک کارمان کردەوە لە وەزارەتی تەندروستی بۆ ئەلکترۆنیکردنی ئیش و کارەکانمان. بە ئەلکترۆنیکردنی ئیش و کارەکان بەڵام بەڕاستی ینی چەند تەوەرێک دەگرێتەوە. تەوەرێکی کارگێڕی، ینی تەوەری کارگێڕی ئەوەیە هەموو ئەو کارانەی کە لە نێوان بەڕێوەبەراتی گشتیەکان و وەزارەت و هەموو بنکە تەندروستیەکان دەستگا تەندروستیەکان بە ئەلکترۆنی بکرێت. ئیتر ئیشی وەرەقە نەمینێ. ئەوە کارێکی بۆ کراوە لەلایەن بەڕێوەبەراتی گشتی کارگێڕی. ئیشی لۆ کراوە و لەوانەیە لە ماوەیەکی نزیکدا بکەوێتە بواری جێبەجێکردن. ئیتر ئەوراق و هینان و بەری دووشتیوان نامینێ، هەموو دەبێت بە ئەلکترۆنی. ئەوە لایەنی کارگێڕی. لایەنی تر هەیە، لایەنی فایلی نەخۆش. فایلی نەخۆش ئەوەش بەرنامەیەکی زۆر گەورەیە. ئەو کاتی هەر نەخۆشێک ڕقەمێکی تایبەتی خۆی دەبێت، هەر خەڵکێک یان شەرت نییە نەخۆشبی، هەر هاوڵاتیەک ڕقەمەیەکی تایبەتی خۆی دەبێت. ئیتر کارتێک یان لە ئەپلیکیشنێکی مۆبایلەکەیدا بەهۆی ئەو ئەپلیکیشنەوە هەموو زانیاری دەربارەی ئەو شەخصە ئەو کەسە هەموو داخل دەکرێتەوەی لە کاتی سەردانی بۆ هەر بنکەیەکی تەندروستی یان بۆ هەر نەخۆشخانەیەکە هەم بۆ دەستگایەکی تەندروستی بەهۆی ئەو کارتەوە یان ئەپلیکیشنەوە هەموو معلوماتەکان دەخرێتە پێش ئەو پزیشکەی کە دەیبینی و فەحسی لۆ دەکا لە ناو نەخۆشخانە یان لە بنکەی تەندروستی. ئیتر لە بۆ مختبەر لە بۆ سەیدەلیە هەر هەمووی بشێوەی ئەلکترۆنی دەبێت و ئەو فایلە شخصەکە ئەو فایلەی لای خۆی دەبی. ئیتر دەچێت سەیدەلیە هەتاوەکو لە مستەقبل لە نەخۆشخانە تایبەتەکان و لە عەیادە تایبەتەکان و لە حتا لە دەرمانخانە تایبەتەکانیش ئەو فایلە دەتوانرێت بەکار بێت. ئەو پێ دەڵێن فایلی نەخۆش. دەربارەی ئەو فایلی نەخۆشە بەڕاستی ئێستا وەزارەتی تەندروستی پرۆژەیەکی لە دەستا ئێستا حالیان لە پرۆژەی یەکەمین لە خەتی یەکەمین بۆ ئامادەکردنی ئەو پرۆژەیە. ئینشاءڵڵا دەتوانین بڵێن لە ئایندەدا ئەو پرۆژە گەورەیە دەکەوێتە کار ئەو لە سەئاستی هەموو هەرێم دەبێت. بەڵام دەربارەی ئەو پرۆژەی ئەوڕۆ کە ئەوە ڕۆشۆپە کرا بە هەماهەنگی لەگەڵ زانکۆی ڤێرکاتە لە ڕۆما، هەروها دەستگای هەماهەنگی و پەرەپێدانی ئیتالی. ئەوە ئەمە یادداشتێکی لێک تێگەیشتنمان لە 25 چاری ئەو ساڵ واژوو کرد لەگەڵ ئەم زانکۆیە بۆ جێبەجێکردنی بەرنامەی بە ئەلکترۆنیکردنی داتای نەخۆشی. داتای نەخۆشی چییە؟ ئێستا ئەمە بۆ بەرنامەیە لە هەموو بنکە تەندروستیەکان و لە هەموو نەخۆشخانەکان ڕۆژانە ئەوانی کە سەردانی ئەوێن دەردەکەن نەخۆشیەکانیان تۆمار دەکەین. بە شێوەیەکی ئەلکترۆنی دەتوانرێت ئەو داتایانە هەموو کۆ بکرێتەوە، ڕۆژانە بچێتە ناو ئەو سیستەمە. لە مستەقبلدا کە ئەو پرۆژەیە بەڕاستی لەوانەیە 3 ساڵ بخایێنی بە مەراحڵ دەست پێ دەکەین، ئیشەکەی جێبەجێ دەکەین. لە 3 ساڵی داهاتوودا دکتۆر ینی تەواوی زانیاری نەخۆش لە بنکە تەندروستیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەلکترۆنی کراوە تا 3 ساڵی تر تەواوە بێم پرۆسەیە؟ نەخێر ساڵی داهاتوو لە پلانماندا هەیە 150 دەستگای تەندروستی داخلی ئەو بەرنامەیە بن. ئێمە لە ساڵی 2026 کۆتایی 26 احتیمالی هەیە بگەینە ئەوەی کەوا هەموو دەستگا تەندروستیەکان داخلی ئەو بەرنامەیە بن. ئەو بەرنامەی گرنگیەکەی چییە؟ ئێمە ئەو کاتی کە هەر هەموو دەستگا تەندروستیەکان داخلی ئەو بەرنامەیە بوون دەتوانین لە سەئاستی هەرێم بزانین ڕۆژانە چەند نەخۆشی تۆمارکرایە بە جۆری نەخۆشیێکەوە لەو شوێنەی، یعنی دەتوانین بڵێن لە سنووری ئەو شوێنە ئەو نەخۆشیە تۆمارکراوە. ئەوە گرنگیەکەی چییە؟ گرنگیەکەی لەوەیدا دەتوانین بزانین چ نەخۆشیێک لە شوێنێک بڵاو بووتەوە، چ نەخۆشیێک لە شوێنێک زیاد بووە لە حەدی خۆی. چوی ئێستامە دەزانین بەپێی وەرز و بەپێی مانجی ساڵ چ نەخۆشیێک زیاتر بڵاو دەبێتەوە. ئەگەر دیتمان یەک لەو نەخۆشیانە لە حەدی خۆی زیاتر بڵاو بوویتەوە ئەو کاتی ئێمە دەبی کار هەستین بە
ئیزراعاتی تایبەت بۆ ئەوەی بزانین بۆ ئەو نەخۆشیە زیادی کردی و هۆکارەکەیتیوە بۆ چارەسەرەکەی ئەوە لەلایەک لایەکی تر دەتوانین استفادەی لێ بکەین لە بۆ پلانی داهاتوو لە بۆ پلانی داهاتوو لە بۆ ئەوەی کە بزانین دەزانین لە بنکەی تەندروستی نەخۆشیێک یان لە خەستەخانەیەک ژمارەیەکی زۆر نەخۆش سەردانی دەکات معنای وەیە ئەو شوێنە پێویستی بە بنکەی تەندروستی زیادە بە پێویستی بە نەخۆشخانەی زیادە یان استفادەی لێ دەکەین لە دابینکردنی دەرمان لە بۆ ئەو شوێنانە ئەگەر دیتمان شوێنێک نەخۆشی زۆرە و ئەو دەرمانانەی کەەوە دابین دەکرێت ئەکیت دەرمانی لە داهاتوودا دەرمانی زیاتری بۆ دانین ئیتر یان دابشکردنی پزیشکەکان ئیتر بە شێوەیەکی گشتی ئێمە استفادەی لێ دەکەین لە دانانی پلانی داهاتوو و چارەسەری هەر شتێکی کاتیش کە لەو شوێنانە ڕوودەدا لە ڕۆژانە شێوەی داشبۆرد لەسەر پارێزگاوە دەست پێ دەکەن لە پرۆسەکە بڵێ ئێستا حالیان ئەو پرۆژەیە دەستمان پێکردەوە بە چار بنکەی تەندروستی دوو لە دۆهۆگێک لە هەورێرێک لە سلێمانی دەستمان پێکردەوە بەڵام لە پلانماندا هەیە تا نهایەتی ئەو ساڵە بگەینە زیاتر لە 100 ساڵی داهاتوو لە 2025 بگەینە زیاتر لە 150 وەروها بەردەوام دەبین لە فراوانکردنی توێ ئەو پێویستی بەڕاستی ئەو بەرنمەیە پێویستی پێ هەیە هەر بنکەی تەندروستیان نەخۆشخانەیەک کە داخلی و بەرنمەیە دەکرێت دەبی کارمەندی تایبەتی لۆدابی بکەین هەروها دەبی تەدریب بۆ کارمەندە بکەین لەسەر بەرنمەی دەبی کۆمپیوتەر و ئینتەرنێتی لۆدابین بکەین هەروها لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی گشتەکان و هەتا بەڕێوەبەرایەتی وەزارەتیش دەبی ڕاهێنان بە تیمەکان بکەین بۆ ئەوەی بتوانن راپۆرتی جیاواز لەسەر ئەو داتایانە ئامادە بکەن و پێشکەش بکەن بە سەروی خۆیان ئەو بەرنمەیەکی گرنگە طبیعی ئەو بەرنمەی DHIS2 پێدەلێن ئەو بەرنمەیەکی جیهانیە ئێستا حالیان زیاتر لە 100 دەوڵەت بەکاری دەینن هەروها لەسەر بنەمایەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی دروست کراوە ئەو نەخۆشیانەی کە داخل دەکرێت بە کۆد داخل دەکرێت کۆدەکەش کۆدێکی جیهانیە کە لەلایەن ڕێکخراوی WHO پشتڕاست کراوەتەوە. باشە دکتۆر ئیتالیا چۆن هاوکاریتان دەکات لەم پرۆسەیە؟ بڵێ ئیتالیا چۆن هاوکاریتان دەکات لەم پرۆسەیە؟ بە کورتی وەڵامم بیتەوە سپاس. بڵێ ئیتالیا بەڕاستی بڵێ بە جێرەی ئەو یادداشتەی کە واژوومان کردێ ئیتالیا هەڵدەستێت بە تدریب بەهینانی بەرنامە ئەلکترۆنیەکە یەک دوو بە ڕاهێنانی کارمەندەکان لەسەر ئاستی وەزارەت و ئاستی بەڕێوەبەرایەتی گشتی هەتا ئاستی بنکە تەندروستی و نەخۆشخانەکان ئەوە یەک لەلایەک و هەروەها 50 ئامێری کۆمپیوتەرمان بۆ دابین دەکات لە بۆ بەکارهێنان لە دەستگا تەندروستیەکان. زۆر سپاس دەکەم دکتۆر سەرهەنگ جەلالجان باس بەڕێوەبەری گشتی پلان لە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان.